کەمتر لە 2 هەفتە 3 ئازی سرین کەسی خێزانەکەی بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە لەدەستدا. ئەو وەکو قوربانیەکی ئەو ڤایرۆسە داوا دەکات کە حکومەت ڕێکاری نوێ بگرێتە بەر و هاوڵاتیانیش خۆیان و ئازیزەکانیان بپارێزن لەبەرەوەی ئامارەکان وا دەری دەخەن. بارودۆخەکە مەترسیدارە. ئەمە وتەی نەوالەتیفی دانیشتووی شاری سلەیمانیە کە کەمتر لە 2 هەفتە هەریەک لە دایک و باوک و برایەکی دوای توشبوونیان بەم ڤایرۆسە گیانیان لەدەستدا. داواش دەکات کە هاوڵاتیان پابەندی ڕێنمایەکان بن. لە ماوەی کەمتر لە 2 هەفتەیە 3 کەسی ئازیزی خێزانەکەمان کە بریتی بوون لە دایک و باوک و برایەکم کۆچی دواییان کرد هەرسێکیان بە نەخۆشی کۆرۆنا کە ئەمە کۆستێکی زۆر گەورە و گرانە لەسەر شانی خێزانەکەمان و خزمان و دۆستان و بنەماڵەکەمان بە شێوەیەکی گشتی. بەڕاستی ئەوەی کە ئێستا لە سلێمانیا ئەگوزەرێ من وەکو شاهد عیانێک وەکو ئەوەی کە بە چای خۆم بینیمە چی لە نەخۆشخانەکانە ئەگوزەرێ چی لە قاوشی خەستەخانەکانی تایبەت بە کۆرۆنا ئەگوزەرێ بەڕاستی ترسناکە یانە توانم بڵم دیمەنێکی ترسناکە بینیت. دۆخەکە بە شێوەیەکی گشتی زۆر مەترسیدارە. ئەوەی کە من ئەم کارەساتەم لێ بەسەر هاتووی کە جێی داخ و نیگەرانی ئەوەی تر نیگەرانیمە ئەوەی ئەگادارم خەڵک پابەند نابێ خەڵک بۆیە باوەڕ ناکە ئەو خەڵکە خەستەخانەکانی نەبینیوە ئەو خەڵکە کەسێکی ئازیزی توش نەبووە ئەو خەڵکە خوا نەکردە کەسێکی ئازیزی لە دەستنایوەکو من بە چای خۆم لە نەخۆشخانەیەکی چاری سلێمانیە شەوێک بوو کەس نەخۆشێکیان هێنا بەردەم نەخۆشخانەکە پێویستی بە ئۆکسسیجین بوو لەبەر ئەوەی خۆست نەخۆشخانەکە پڕ بوو بەم چوانی خۆم بینیم گیانی لەدەستدا. لەلای خۆیەوە بەرپرسی ڕاگەیاندنی بەڕێوەبەرایەتی تەندروستی سلەیمانی نایشارێتەوە کە ئامارەکان ڕوو لە هەڵکشانە و مەترسی زیاتریش لەسەر هاوڵاتیان هەیە. نەدانی موچە لەلایەن حکومەتی هەرێمی کوردستانەوە کاریگەری لەسەر کارمەندان و پزیشکەکان کردووە و دۆخەکەش بە مەترسی ناو دەبات. خۆتان ئاگادارن لە هەفتەی یەکەمی مانگی دەدا بەڕاستی هەڵکشانێک لە ژمارەی گیان لە دەستدانی توژوانی ڤایرۆسی کۆرۆنا هەبوو لە شاری سلێمانی کە ئەمەش هۆکارەکەی ئەتوانم بڵێم چەند خاڵێکە یەکێک لەوانە ئەوە بوو کە ساردبوونەوەی هاوڵاتیان بوو بەرامبەر بە پابەندبوون بە ڕێنمایەکانی خۆپارێزی هەروەها ئەو هاوڵاتیانی کە توشبووی ڤایرۆسەکە بوون یاخۆ هەڵگری نیشانی گومانایی بوون ڕێنمایەکانیان وەکو خۆی جێبەجێ ناکە. هەڵایەکی ئەعلامی بەرپرسانە کرا لەسەر بابەتی ڤاکسین کەەوەی ئێستا دەبین لێشتەکە هەر باوی نەماوە هەر کەس باسی ناکە ئەنە کۆی هۆکارانە و کەوای کرد ڕێژەی مردن زیاد بکات یاخۆ دەتوان بڵێم وای کرد کە ڕۆژانە 100 حاڵەتەوە بەڵام 40 حاڵەتی پێویستی بە نەخۆشخانە بوو. هۆکاری تریشەوە بوو بەڕاستی ئەو هەموو ژمارەگیان لە دەزانی بوونی هەمووی پارێزگای سلێمانی نەبوو بەڵکو لە هەموو پارێزگاکانی تری خواروی عێراقیشۆ ئێمە نەخۆشمان بۆ هاتووە. زیشک کارمەندیەکەی ئیداری کارگەڕی کارگوزار کە هاتە سەر داوامی خۆی بە مەزبوطیەکە چکە ئەرکێکی مرۆڤایەتیە بەڵام بێگومان نەدانی موچە و نەبوونی موچە لە ئەتوانم بڵێم لایەنێکی سلبی زۆر خراپی لەسەر دەرونی کارمەندان هەبووە لەسەر معیشەتی کارمەند و پزیشکە بووە. تا دێت توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا ڕوو لە هەڵکشانە و ڕێژەی مردنیش بەراورد بە مانگەکانی تر ڕوو لە زیاد بوونە. لە هەمووشی مەترسیدارتر ئەوەیە کە وەکو پێویست هاوڵاتیان پابەندی ڕێنمایە تەندروستیەکە نابن. ئەردەڵا محەممەد کەناڵی پەیام سلەیمانی.